حقیقەتێکی تر هەیە واقعەکە بمانەوەی نەمانە یعنی ئەوە ئێستانیە ئەوانە بەشی زۆری ئەو عەردانە ئەوەی بزانین بەڵام بە دەقیق من نازانم بەس وەکو بیستمە لە حدودی 5,000 عەرد دابەشی دوو کرایە ئەو دابەش دوانە یعنی چیان لێ دەکرێت مەسیریان چییە خۆی عەرزەکە 250 دابەشی دوو کرایە یعنی هەر لە تەچی بووە بە 125 متر ئێستا ئەو خەڵکە نازانی چی بکە ئەگەر ڕێگەیان پێ نەدەن یعنی چ بکەن ئەو عالەمە خەڵکانێک توانای ئەویان نییە 250 متر بە یەکجار بکەن ببینە ئەکیدکردنەوەی ڕێگە پێدان بە 125 متری ئاوادانکردنەوەکەی زۆر خێراتر بەڕاستی مژدەخۆشەکە خۆش بوو بەڵام بۆ منە بوو بۆ عەرزی 125 متری نەبوو لە بۆی ئەومانەی لە دوای منەوە ئەو خەڵکەی لێرەیە هەمووی 125 متری هەیە ئێمە تا 125 مترمان بە قەرز کڕیوە بەڕاستی 250 مترمان پێ نەکردراوە کراوە بە دابەشدوو ئەوە سەنەدم پێەیە 125 متر بە ناوی خۆمە بەڵام ئێستا ئەگەر ڕێپێدانی نەدا مژدەخۆشەکە بۆ خەڵکی فەقیر نییە داواکاری لە سەرۆکی حکوومەت چۆن لە جێژنە مژدەخۆشەکەیدا مژدەخۆشەکەمان دەوێت 125 ڕێمان پێ بدەن لە ڕووی یاسای کێشەی نییە لە ڕووی یاساییوە ئەگەر لە ڕووی یاسا کێشەی بالوت دابەژوتان دەکرد بدایەت بەیان بدایە دابەژوتان نەکردا بۆیە یان ئێستا باید ڕای بگرن لە تاپۆی دابەژدوو ئێستا بەڵام لێدوانە دەرێم ناکەینەوە بەس ڕێبی قەتعی کامل بیت هۆکارەوە دەرێن جادە قەرەبارق دەبێتن بەس بە گوزاریمان پێدابین ناکرێتن ئاوی زۆر دەوێت کارەبای زۆر دەوێت 16 قطعە داوش دەبێت 32 هزار قطعە ئەو هۆکارەکەی دەرێت